خۆشەویستان جارێکی تر سڵاتان لەبێ دوایین تەور و گفتوگۆی ئەم ڕۆژمان تایبەتە بە پاڵەوانەتیەک کە دە یاریزانی کوردمان توانیوانە لە وڵاتی تورکیا بتوانن پلەیەکی باش بەدەستبێنن لە هونەرەکانی بەرگری بەڵام پێڵێن چی موایتای کیکبۆکسین کە ئەمەش بۆ خۆی کۆمەڵی ڕاهێنان و کۆمەڵێ تەمارینی جیاوازی هەیە بە دڵخۆشی و ئەڵێن ئێستا گەنجەکانمان توانیوانە ئاستێکی باش هەم لە ناوخۆ هەم لە دەروی وڵاتیش پێشکەش بکەن ئەوەی کە گرنگە بزانین ئەم پاڵەوانێتیەکەی بەڕێوە چووە و بەشداریکردنی ئەم یاریزانە کوردانەی خۆمان تا چەند بەباشی توانیوانە ئاستی خۆیان پێشکەش بکەن و ئەو پلێشی کە بەدەستیانێناوە پلەیەکە کە بتوانین بچێتە ڕیزبەندەکانەوە کە ساڵێکی داهاتوو بچنە وڵاتێکی تر بەشداری ئەم پاڵەوانێتی بکەن بۆ میوانداری زۆر بەڕێز کاکەم زافەریدونمان کردووەکو ڕاهێنەر و سەرۆکی ڕێکخراوی کەیۆکەی و بەڕێز محەممەد بەرزان وەکو یاریزانی موایتای کیکبۆکسێن کاردووشانە سەلای میوانە زۆر زۆر بەخێر بێنبانتان باش سەرەتا پیرۆزبایتان لێەکەین خۆش بێت با هەر کاکەم زە لە جەناب تۆ دەست پێ بکەم چەند جارێک چاوپێکەوت نەکەین هەموو جارەکانش دڵخۆشم بە سەرکەوتویەوە ئەم جارش دەستان خۆش بێ لەگەڵ کاک محەممەد و هاوڕێکانتانە کە ئەوانیش توانیانە پلێشی باش بەدەستبێنن ئەم پاڵانێتەکەی بەڕێوە چوو و بەشدارکردنی ئێوە چۆن بوو لەم پاڵانێتە سەرەتام دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەم زۆر بەخێر لەبەر ئێوە هۆکارێ بوون وەکو خودی خۆم زۆربەی پاڵەوانەتەکان لە ڕێی کەناڵەکەی ئێوە پەخشکرا و خەڵک بینێتی وەکو ڕێخستنی ئەم پاڵەوانێتێش نزیکەی دە ڕۆژی پێ لێسا بوو پاڵەوانێتێکی نێودەوڵەتیە و لە ڕێکخراوێکی جیهانیە کەیۆکەی کینگ ئۆف کینز ئەم ڕێکخراوە تورکیا پاڵەوانێتەکە لە تورکیا بوو منش وەکو سەرۆکی ڕێکخراوەکە لە بەشی عێراق چونکە لە هەر وڵاتێ و سەرۆکیە منش لە عایدی بەشی عێراقم هەستان بە ڕێخستنی پاڵەوانێتێکە ئەو دە یاریزانی کورد بەبێ فەرق و جیاوازی لە هەولێر لە سلێمانی لە شارەزور ئیتر تەمەنی خوارهەژدە ساڵ سەر و هەژدە ساڵ وە نزیک 40 ساڵی ئەنواع تەمەنەکانم تێکرد سوپاس بۆ خوای گەورە نوێ یاریزانم ناردە پاڵەوانێتێکە لە خوای گەورە بەزیابێ هەر نوێیان بە پلەی یەکەمی گەڕاونەوە بوونە ساحێبی پشتێنی پاڵەوانێتێکە و ئەمەش دەستکەوتێکی گەورەیە بۆ هەموو کورد و کوردستان و جێگەی شانازین هەر بژیان بەشداریان کرد و هەر نوێیان پلەی یەکەمیان بەدەستێنەوە دەستا خۆش بە جێگەی شانازینەوە کاکە محەممەد بێ مەلای تۆش بە خێر بێک سەر چاوان باسێکم پاڵەوانێتیمان بۆ بکە لە کاتێکا کە بڕیارێن بەشداری پاڵەوانێتیەک بکەن چۆن خۆتانی بۆ ئامادەکەن وەڵاهی جارێکم جار ئەگە کاکەم زای قساکەم هەموو شتەکانەوە کاکەم زەڕێکی خا ئیتر عادەتەنم بتوڵۆش کە کرا خرجار لە تورکیا بوو تقریبان دوو مانگ و نیو خۆم بۆ حازر کرد ئەتی هەر لەگە کاکەم زای خۆمان بۆ حازرکردنەکەی ئێوە چۆنە ینی بۆ نمە بەیەکە لەبەر دەستانە بێ بەس بۆکسی لێ نا قسەشمان بۆ بکە ئیتر تەمرینکردنەکان و وەزنداگرتنمان زۆر ناخۆشە و ئیتر وەڵا ئەلو بابەتانە باشە کاکەم زە زۆر تاڕەڵین وەرزش یاخود هوەری ڕوبەڕووبوونەوە هوەری بەرگری چەند شێوازێکی جیاوازیە بۆ نمونە و ساپێمانە و کۆمفۆ ئێستا موایتای کیکبۆکسین ئەمە جیاوازی چیە لەگەڵەوانە سەری سەردەمی کۆن کە ئێسش حاڵی حاضر ئەو ئەوانەی کە قەدیم من هەر بەیارەکەی لەناو خەڵکی عەشائیر هەڵن کۆمفۆکە ئەوەی کە زۆر باو بوو بە حکمی فیلمی جاکشان و بورسی ئەوانە کۆمفۆکەی جارانە نا ئەڵم خەڵک وا باسیەکە خەڵک ها بۆ بەنیە فلیمان و جتلی و جاکشان و بورسیوانە کۆمفۆ شاوڵێن هەبوو سەردەمی کۆنیش هەر کۆمفۆ هەبوو لە دوای وردە ئیترا یاریزانەکان پێشەکەون و یاریزانی دەرەوە بینەوانە ئیتر ئەبوو بە بۆکسین لە دوای بۆکسینەوە ینی بۆکسین هەر هەبووە بەڵام بۆ ڕێدێ بۆ ڕاژەیە لە ناو کوردستانە نەبوو لە دوایەوە بوو بە کیکبۆکسین دوای کیکبۆکسینەوە کە ئیتر یاریزانەکان مەچوونە پاڵەوانێتەکانی دەرەوە چاویان کرایەوە و موایتای هاتووە ئێستا موایتای تاکە وەرشە لە فنووی قیتالیە کە لە ئۆڵمپیاتایە و لە دوایەوە ئێمەمەیش هاتووە ئێمەمەیش وەکو ڕێکخراوایە ڕێکخراوێکی جیهانیە بە تەواوەتی یاریزانە کوردەکانمان لەم یاریانە لە هەمویان سەرکەوتوو بوو ئەلحەمدولیلا هەم لە کیکبۆکسینە هەم لە موایتایە هەم لە ئێمەمەیە یعنی مەرحەلە بە مەرحەلە یاریەکان گۆڕاوە بەڵام ئیتر لەناو کوردی خۆمانە هەر پێوترێ کۆمفۆ ناتوانین ڕوویدەوە کاکەم زە چەند ساڵە سەرقاڵی ئەم یاریت و چۆن لە بوونە حەزی ئەوەت هەبوو بچیت یەکێکی لە یاریەکانی هونەری بەرگری بکەیت ئەم حەزە لە چێ پیا بوو من نزیکەی 12 بۆ 13 ساڵە خەریکم سەلامی چاوگەن وەڵا بەڵام چۆن لە مناڵیەوە من خۆم هەر حەڕوک بووم ماڵمان لە منتیقەی شعبیایە یعنی ئەگەر لەو منتیقە شعبیانە تۆزێ حەڕوک نەبیت و تۆزە بە کوردەکەی شەڕانی نەبی شوێنە نابێتەوە یعنی بە مناڵێکی گەشت دەزانن و فەقیر دەزانێت تر زۆرم حەز بۆ یاریەوە مناڵێ شەڕانی بووی تۆزێ کاک محەممەد
لەگەڵ ئەم وەرزشەیە ڕاهێنانەکانی چۆنە وە کات دابینکردن بۆ نمونە لەگەڵ کاکەم زەیە ئەبێ بەس بۆ پاڵاوانەتێکی تر دەستکەی بەڕاهێنان یاخو ڕۆژانە پێویستت بەڕاهێنانە بۆی کە بتوانی هەم لیاقەیەکی باشە بێ توانایەکی باشە بێ هەم توانی بە باشی لە وەرزشەکەی خۆ بینیتەوە والله خۆی وا پێویستەکە کە بەدایمی تەمرینکەیت بەڵام عادەتەن زۆرفی کوردستان وای لێ هاتووە ناتوانین دایم تەمرینکەی سە من وەکو خۆم تەنها لە کاتی پاڵاوانتەکانە تەمرینەکەم ئەم پاڵاوان تێشکە کرا دوو مانگونی و هەرەو نەبوو دەسم بە ڕاهێنان کرد وەکو دایمی ناتوانم ڕاهێنان بکەم چونکە ئیش و کەسابەت تۆشتانە زۆر ئەمە خۆتی لە پاڵەوانێتەکەی بەڵێ بەڵێ تۆزە باسیوانەمان بۆ بکەمە ئەم پاڵەوانێتی تورکیایەوە بەڵێ بەڵام پاڵەوانێتی تورکیا ڕێکخراوێکی کینگ ئۆف کینگ بوو ئێستانبول کرا باشە کاگەمزە ئەمە ئەم جۆرە وەرزشیان ئێستا بینی کە ئێستا کێشیان دیارەکە ڕوبەڕووی یەکە بنەوە چی و چی تایە بەکارێت ینی دەست بەکارێت لە یاری مایتایە بەڵێ دەست و قاچ بەکارێت باشە ئەنیش کۆژنەوە بەکارێت و لە کیک بۆکسینا چیتە بەس دەست و قاچ ئەگەر بتانی ئەژنۆیکی لێ یانی ناتوانانی تۆ کلێنچکەی ینی حاڵتێکان ملی بگری 4-5 ئەژنۆی لێدەی بەس لە مایتە ئەتوانی ملی بگری 4-5 ئەژنۆی کێشی بەماعیدا ینی حەکەم ناتە بێنەوە توانی قاچی بگریت و بیخێ بە عەرزە بەس لە کیک بۆکسینا ئەم شێوازینە ینی کۆمەڵێ 4-5 ضرب و 4-5 تەکنیکی جیاوازی تیا هەیە لە کیک بۆکسینانیە بەڵام لە مایتە ئەتوانین بڵێن حڕیت بەس ئەوەیە ناتوانین لە عەرزە لێدەی باشە لە هەم لە کیک بۆکسێن هەم لە مایتای چ جۆرە لایەنێک وەکو فاوڵ هەژمارەکرێت لە عادەتەن لە فنونی قیتالیا جەستی ئینسان لە ناوەڕاستەکە بە دوو کردەوە بەشی پشتەوە بە عام هەمووی فاوڵە تر لە هەر یاریەکە بێ وەبزانم لە ملوشتیش بێ هەر فاوڵ نانە فاوڵ نییە ئەمە ئالان جەستی ئینسان کە بە دوو کردەوە بەشی دووە لە هەم بە هەموو جەیەک فاوڵە باشە کاک محەممەد لە ڕووی ئەوەی کە وەکو خۆت باست کرد ئیتیکە بۆ پاڵان تێکە بی هەتا وەزنی خۆت داگریت خۆت لیاقە و زیاتر ماسوولکەکانە پتەوەکەی تەمەەن تا چەند کاریگەری هەیە بۆ منە تۆڕ بەڕووی ئەم یاریزانە بوویتەوە بێ هاو تەمەەن بن و هاو کێشیش بن یان هەر کێشەکە گرنگە تەمەنەکان فەرقی هەیە زیاتر لە ئەمەیچەرە تاوەکو 15 ساڵ جیاوازە لە دوای 5 ساڵ بۆ 8 ساڵ جیاوازە لە دوای 8 ساڵیش تا 23 جیاوازە لە 23 بەحوەڕ بەڵام لە پرۆفشناڵە زۆر فەرق ناکە پرۆفشناڵ زیاتر ڕیکۆرد دەورەبینێ باشە تۆ چەند ساڵە خەریکی کاکەم من تەمەنم 11 ساڵ بوو کە دەستم پێکرد 2016 دەستم پێکرد بەڵێ زۆر باشە کاگەم زەر هەموو تەمەنەکان ینی لەم یان یاریزانی کە ڕۆشتن نۆتان وابزانام گەشتونەتەوێت ئەم نو یاریزانە لە هەموو تەمەنە جیاوازەکان بوون 10 ساڵی تیا بوو 11 ساڵی تیا بوو ئیتر یعنی لە خوار هەشدە و لە خوار 15 شەوتیا بوو باشە کاکەم زە تۆ وەکو ڕاهێنەرێک بۆ ئەوەی کەسێک زۆر پرۆفیشناڵ بێ لە میاریەیە بەڕای تۆ وا باشتر لە تەمەنێکی مناڵیەوە بهێنن بۆ فێرگەکان و فێری ئەم جۆرە هونەری بەرگریانەیان کە ئینتر هەر کام لە یاریەکان بێ کە خۆی حەزی لێبێ بەتاکید ئێستا بۆ نمونە من و هادی برام من 6 ساڵ هادی برام گەورە درم یعنی کە دەستمان پێکرد وە بزانم 15 16 ساڵم ئیتر هادی برام 10 ساڵ 9 ساڵ ئەمەنێکە بوو ئێستا ئەو ئابێک و دەستمان پێکرد ئەلحەمدولیلا ئێستاش هەر بەیەکەوە پاڵەوانی و بەیەک شۆڕایەنەرین کە دەستمان پێکرد عادەتەن مناڵ مشکی باشترە گیانی نەرمترە گەشەی باشترە ئێستا لە ڕووی ڕاهێنەرایەتیەوەنا بەڵام لە ڕووی یاریکردن و شەڕکردنەوە هادی برام شەڕەکەم بەیەکەوە کاکەمزە تا ئێستا قشتەرمان نەکردەوە بەریەک ناگەین ئێمە ئەو تەمەنەکەمان فەرقی هەیە و لەو ڕۆژی ناکۆشی ڕوو دایک بۆک ناتوان ناوشیگەن چیکەن من ئەخی هادی برام نییە لە من مناڵتر ئێستا من لە قاعە ئەگەر شەڕکەم ئەگەر عەزێت من دڵم نایە چونکە هەل لە مناڵیەوە لەگەڵ خۆم هەم ڕەفیقمە هەم وەکو کوڕم وایە هەم وەکو برام وایە یعنی با قورئان سەلامت یاخۆ یعنی بۆ هەموو چرکە و ساتێک بۆ خۆشی و ناخۆشی من ڕەفیقم نییە هادی برام ڕەفیقمە هەموو کاتێک بێکەوە دەستبەردار یەکتری نەبووین بەشداری پاڵەوانێتی بکەی لەگەڵ کاکادی براتە ڕاهێنان ناکەیت باسیت بعد درع بۆ یەکتریەگرین یارمەتی یەکتریێن کۆمەڵی تەمرین هەیە بێگەوگین بەس بێکەوە سپارڕین ناکەین یعنی بێکەوە شەڕ ناکەین کاکە لی لە ماڵەوە کە نفری مێشکە غەلە بەشتا خەگالیە خۆشم دڵم نایە یعنی هەموو جارێ وا پیشانمدا هەر لە مناڵیەوە من قوتم لەو زیاتر بوو سەرەتا قوتم لەو زیاتر بوو وەزن لەو زیاتر بوو توانم لەو باشتر بوو سەرەتا بەس هەروە پیشانم ئەدا کە ئەو لە من باشترە الحەمدولیلا ئێستا من بنم 70 کیلۆ ماشەڵڵا ئەو 100 کیلۆ ئاوا سێرمەکەسە و برا گەورەمە کاک محەممەد زۆر جار لەوانەیە کە ئێمە باسی ئەم هونەری بەرگریە کەین زۆر خێزان هەبێ مادەم ئەو باسی مناڵیتان کرد ترسێ لەوەی کە مناڵەکەی بخاتە بەردەم ئەوە ئەو دوایش کاکەم زەتوانێ وەڵامی وبات و بەس تۆ خۆ دەڵی
ئەو چەند ساڵێکە خەریکم هەتا ئێستا ڕوبەڕووی شتێکی خراپ بوویتەوە پێکانێکی خراپ بوویتەوە من پێم وایە گەر بە یاساکانی خۆی بڕۆی شتی خراپ ڕوبەڕوود نابێتەوە تووشی جوی لەمانە سپاس بۆخوا من ئەگەر تووشی شوێتم باوکم زۆر لە پشتم بۆ هەر بەعام خەزانەکەم زۆر پژگیریان گرتوم ئەترەگە تووشی ئیسابیەکە بووم بۆ قاچم دەرچووە پەراسم شکاوە ناوچام تەقیوە دەسم عزیێتی بووە ئەو شتانە چونکە ماڵەوە پشگیرم بوون دایم شتەکان زۆر ئاسانە ڕۆی بەلای منەوە جا دەستم بۆ نەعزیێت یە بوو کە ڕۆشتە ماڵەوە کەس هیچی ناوە بچکم مناڵ بووم دایم پشگیریانە کردم ئیتر ئەوە زوو چاکە بۆ ئیتر قەت گوێم لەو شتانە نەبووە زۆر باش ئەگەر تووشی پێکانێکیش بی ئەگەر چۆن لەی کەسێکە لە پشت بێ خێسانەکە لە پشت بێ ئەین باوەڕکە هەمووی بیرەچێتەوە من قەت گوێم بۆ شتانە نایەوە ڕاستە کاکەم زێستا هەر کوڕێکی خۆمان کاک سامانی خۆمان دووم کوڕی لای ئەمە یاریەکەن ماشەڵڵا ئێستا هێزی و توانایەکیانەیە تۆ کوڕاهێنەرێک ینی لەوانەیە ئێستا زۆر گەنج زۆر مناڵ حەزکا لە تەمەنێکی سەرەتاییەوە دەست پێ بکە قوتێکی زۆر باشیە بێت تۆ چی بۆ دایک باوکاناڵێ ئایا ئەم وەرزشە مەترسی هەیە یا مەترسی نییە سەریکە ئێستا بۆ نمونە لەسەر ڕێنوا کوڕی کاک سەمان نمونێ بێنمەوە هاتە لام 90 کیلۆ 90 لە جسمێکی ناشرین قەڵەو بەڵام وتی مامۆستا من حەزەکەم ببم بە پاڵەوان وتم بەس بەردەوام بۆ هیچ شتێک مەڵێ لە 90 کیلۆوە هاتە سەر 58 کیلۆ هەر بە وەرزش یعنی هەموو گیانی بوو بە ماسوولگە ئەمە 4 پاڵەوانتی بۆ کردوم یەک پاڵەوانتی دۆڕاوە هەر 4 پاڵەوانتێکی نێودەوڵەتی بووە ئەم پاڵەوانێتێش لەگەڵم پیاوانە ڕۆشتۆ بۆ تورکیا بەری ئەریزانێک کەوت بوو 2 مەتر بوو یعنی کەس تەسەوری ناکە ڕێنوەر بیباتەوە یعنی یەکەم ئەم وەرزشە چی لێکە واز لە ئازار و ئێشەکەی بێنە ئێستا باسی ئەوش بۆکەم بەڵام چی متمانە بەخۆ بوون ڕاستە ئیرادت بەهێزەکە یعنی واد لێکە بۆ هەموو شتێک ناڵی ئاباوکە ئادایکە واد لێکە خۆتیت پشت بە خۆت ئەبەست یعنی متمانی تاوتی بە خۆت ئەەکەی ئەگۆڕی ئەقلێت ئەگۆڕێ گەشاکەی ئاقلەبی لە ڕووی ئازار و ئێشیشەوە هیچ هەر وەرزشتێک بکەی مسابوونی هەرتیە خودی خۆم من 12 تاقاڵە ئێرەم 7 تاقاڵە ئەم سەربروێم 2 تاقاڵە قاچم دەستم ئەمانش کابەز لە چ کاتێکە بۆ یاریزانێکی سەرەتایی قەت تووشی ئەم حاڵەتە نابێت من 27 پاڵەوانەتیم کردووە ئەنج ئاهاکە ئاستێکی پرۆفشناڵ و ئاستێکی قرس ئەنج تووشی ئەماناویتەوە بەڵام سێ یاریزانم هەیە سەرڕێنوەر جارێکان لەگە خۆمە عزیێتی بوو تا ئێستا عزیێتی نەبووە 3 ساڵە لامە 4 ساڵە لامە جارێکان کە مستەوای بەرز دەبێتەوە ئەبێ بە پێی لیڤلی خۆی شاری دەگەڵاکەی تجاريان عزيزتما ناوچای قوپا لە تەمرینە وەنمونە بەستمەیەک ئەچیتە لیڤڵەوە بە مەرحەلە مەرحلە تۆ تەمرینە قورس بێ و شەڕی قورستریشکە لە قاعە باشە اینجا کاکەمزە من بە شتێکم بیستۆ لەسەر ئەوانەی کێنە نێو هونەری بەرگێ بە تایبەتر بۆ مناڵان ئەڵێن ئەگەر چی فێری هونەرەکەیان ئەکەن فێری یاریەکەیانەکەن لەگەڵ ئەوشا زۆر گرنگی بەلایانی پەروەردەیی ئەمەیان چۆنە هەر خودی خۆم لە کاتی تەمرینەکەین یان بۆنەوە دوو ڕەفیق بێکەوە یان ناو قاعەکەوە ئەڵم کە هات ناو قاعەکەەوە ڕەفیق دین لەبەرەوەی تۆ ئەگە قساکە لەگە برادەرەکەتە بەرامبەرەکە سەری لێشەوێ ئەوەی کە فێر ئەگەر گرنگترین شت کە ناو قاعە فێرەکرێت لە قاعەکەی خۆمان باسی قاعەکانی تر ناکەم یەکەم شت ئەدەب ڕێز برایەتی و دواتر وەرزشەکە ئەمە وەرزشەکە کە تۆ بەردەوامی هەر خۆت فێرەبی بەڵام ئەدەب و ڕێز و ئەوانە ئەوە تۆ زیانی کە سێوەری ناگرێت لە دوای ئەوەش کە تەمرین تەواوەکەین هەر تەمرینێکی قورسکەیکەین دانیشێنم ئەڵم هیچ داواکارێک لە خوا مەکەن تەنها سوپاسیکەن قەیچێکە هەموو ڕۆژە خوا پارەم بەرە خوا سارم بەرە خوایەوەم بەرێ ئەڵم دانیشن بەس دوعا بکەن نانی چۆن بڵێ سوپاسی خوا بکەن کە تۆ لەشتێکی ساغت هەیە سوپاسی خوا بکەن کە دایک و باوکتان زیینەوە سوپاسی خوا بکەن تۆ 2 ساعت و نیوە تەمرینەکە هیوایە ناتوانێت 5 دقیقە ڕێ بکە یعنی دایانێنم فێری ئەمانەشیانەکەم هەنێک کەسێ نەیبیست نایکات الحەمدولillah بەعام یاریزانەکانی خۆم لیان ڕازیم و يعني هەمووشیان بادەبن دەست خۆش بێت کاک محەممەد وەکو دوایین پرسیارم بۆ جەنابەت جارێکتر من پیرۆزبای لە یەکەم ئەمە چەند نم نازناوتە بەدەستی بێنی واللهی من تقریبا 15 شەڕمەیە سواز بەخوا بەشدای چەندین پاڵەوانتی نێودەوڵەتی و ناوخۆ عێراقیم کردووە نەتیجەیەکی باشمە دەسێناوە بەڵام بە وەکو باشترین پاڵەوانەتی و گەورەترین پاڵەوانەتی لە ژیانمە ئەم پاڵەوانەتی چینگۆ بەڵێ بەڵێ هیوادارین ئەمە بێتە دەرفەتێک کە بتوانی بەردەوام بیت و گرنگی زیاتر بە مۆژ ئێمە دەستخۆش وڵاتانی دەرەوە ناوی کورد بەرزەکەنەوە زۆر سپاسی ئێوە بنە هۆکارێک بۆ ئەوەی ئەم یاریزانانەوە پاڵەوانانە دەرکەون بەڕاستی گەر ئێوە نەم ڕاستە خۆمان لە تۆڕەکانی خۆمانەوە لە فەیسبوک ئینستاگرام ئەوان ئیعلاناتەکەین بەڵام ئەگەر ئێوە نەبن میلەتەکەمان نایبینێ عینەتەوەکەمان نایبینێ ئێمە دەستخۆشی لە جەنابتانەکەین کە ئەرکێشن هەموو جارێ هاوکاری ئەماکەن و هەرچی خۆمانە سەلامەتوانیتوانەکانی زۆر زۆر بەخێر دەستان خۆش بێت